بۆ جارێکی تر خاوەنزەویەکانی هەشتی حەسارۆک لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرتبوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا. ئەوان داوا دەکەن سەرۆکوەزیران ئەو بەڵێنەی کاداویەتی جێبەجێ بکات لە هێنانی خزمەتگوزاریەکان و چارەسەری کێشەکان. ئاگادارن کە ئەمە گرتبوونەوەی دەکەین لە باتی وێ کەسێک بێ وەزیر بێ سەرۆک شارەوانی بێ مەحافز جواب مەداتەوە قووە تا دێزارێ. خاوەنزەویەکی هەشتی حەسارۆک دەڵێت چەند ڕۆژێکە دەڵێن گرتبوونەوە ئەنجام دەدەین لەبری ئەوەی وەزیر و لایەنە پەیوەندیدارەکان بەدەممانەوە بێن ئەوە هێزی چەکداریان ناردووە. 12/5/2023 سەرۆک حکومەت هات وەزیر هات مەحافز هات سەرۆک شارەوانی هات وعدەم بۆ خەڵکەیدا کە خەدەمات دێ ئەوە ساڕ بسەدا ئەوڕۆ 18/5 ساڕ هیچ لۆ نەکرێت تا ئێستا. عەدکەشم بێدی بەڕاستی ئەمە سەر ڕۆژی ئەعلاما کردیا گرتبوونەوەی دەکەین ئاگادارن کە ئەمە گرتبوونەوەی دەکەین لە باتی وێ کەسێک بێ وەزیر بێ سەرۆک شارەوانی بێ مەحافز جواب مەداتەوە قووە تا دێزارێ. قوت پێشەوە یادوێ ئێمە دەگوت دەزانکە ئەمە گرتبوونەوەی دەکەین لۆ نایە جواب چۆ خەڵکی بدەنەوە. بپرسیتن ئایا لایەنە پەیوەندیدارەکانی کە ڕاستپار ساڵێک پێش ئێستا بۆچی ئەو لایەنە پەیوەندیدارانە ئەو بەڵێنەی جەنابیانیان جێبەجێ نەکردووە؟ ئەو پرسیارەمان لە جەنابی سەرۆک حکومەتە داوا لە جەنابیان دەکەین بێتە سەرخەت ئەو بەڵێنەی خۆی بەبیر لایەنە بەرپرسەکان و پەیوەنددارەکان بینتەوە جێبەجێ بکرێ و بەڵێنە بەڕاستی خەڵک کرێسیە خەڵک وەزعی خراپە خەڵک 20 ساڵە چاوەڕێ دەکا و زەویە ئاوادان بکرێتەوە بە خزمەتگوزاری گەیاندنی خزمەتگوزاری سەرەتایی تاکو بتوانێت خانووەک بۆ خۆی دروست بکات. زەویەکان بە ناوی هاوڵاتیانەوەیە و تاپۆیە هەر ساڵێک کە تێدەپەڕێت زیاتر لە 850,000 دینار وەک زەریبە لە خاوەنەکەی دەسەندرێت کەچی خزمەتگوزاریشی بۆ ناچێت. باسیش لەوە دەکەن ئەوەی لە هەرێم و کەرتی هەشتی حەسارۆک ڕوویداوە لە دنیادا شتی وا ڕووی نەداوە. 7,000 کرێنیشین لە سەو زەویان هەیە خشوقی هیچ کەلۆمە دروستمەکە وەرە ڕێپێدانی بدە ئەو فەقیر و هەژاری بالەخۆخانی بکات لەسەر زەویەکانی معقولی یعنی چەند ساڵەت وەرە زەریبەی بدە بە قورئانم پێش جێژنەی 836,000 دینارم دایە زەریبی عادی چ معقولە زەوی بەس بایلی دەدا ئەم بسم زەریبەی بدەم یعنی ناگەڕێ خانی لەسەر بکەی پارەشی لێ وەردەگرا خۆی دەوێ 836,000 دینارم دایە پێش جێژنەی بەخوای بەس زەریبەی عادی. داواکاریەکی زۆر سەرەتاییە زۆر مافەکی سەرەتاییە هەر کەسێک لە وڵاتەکی بژی یەکەم شت ئەو مافە سەرەتاییان هەبی مەسەلەن دابینکردنی خزمەتگوزاری ئاو کارەبە ڕێپێدان عەردی خۆمانە تاپۆیە بە ناوی خۆمانە یعنی لە هیچ زەیەکی نەبووە ڕێپێدان نەدرێ عەردی تاپۆی خۆت بیکەیە خانی لە هیچ وڵات و لە هیچ قانون و ڕێسا و یاسایەکی دنیا شتیوان نییە. هیوادارم ڕێپێدان و شتی لە بۆ بچی هەتا خانیەکە یعنی دروست بکرێ یان خەدەمات و شتی لە بۆ بچی چکە ئەو خانیە چەند ساڵە یعنی ئەو هاردەکەتیە کەس نییە بچی خزمەتگوزار و شتی لە بۆ بچی ئەمە چەند ساڵە لە خانی کرێنە دەمانەوێت ئەو خانی حساب بکرێت چکە هەموو ژیانمان لەسەر ئەو خانیەیە. خەڵکی ئێرە بتوانن دەست بە ئاوادانکردنی زەویەکانیان بکەن و حکوومەتیش لە زووترین کات داوام لێکردوون کە خزمەتگوزاریەکان بگەینن بەم شوێنە. هەر ساڵی ڕابردوو بوو سەرۆکی حکوومەتی هەرێم سەردانی کەرتی هەشتی حەسارۆکی کرد وەک ئەوەی لە میدیاکانی نزیک لە سەرۆکی حکوومەت بڵاو کرایەوە بڕی 600 ملیۆن دینار بۆ ئەو زەویانە تەرخان کراوە کەچی تاکو ئێستا هیچ خزمەتگوزاریەکی بۆ نەچووە. دوای 18 ساڵ تاکو ئێستا زەویەکانی هەشتی حەسارۆک بە بێنازی ماونەتەوە. ساڵی ڕابردوو سەرۆکوەزیران هات بۆ ئەم شوێنە و بەڵێنی چارەسەرکردنی کێشەکان و هێنانی خزمەتگوزاریەکانیدا بەڵام 1 ساڵ دوای ئەو وادەیە هیچ خزمەتگوزاریەک بۆ کەرتی هەشتی حەسارۆک نەهاتووە. پرسیارە جەوهەریەکە ئەوەیە ئاخۆ کێ لە پشتی دەست بەسەرداگرتنی کەرتی هەشتی حەسارۆکەوەیە کە بە جۆرێک سەرۆکوەزیرانیش نەتوانێت چارەسەری کێشەکانی هاوڵاتیان بکات. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر